گۆڕینی مەزەبی بنەماڵەی دەسەڵاتدار. میرەکانی ئەردەڵان تا هەڵۆخان هەمویان سوننە بوون. لە خان ئەحمەدخانەوە کە لە دەرباری شاع عەباسدا پەروەردە کراوە ئیتربوون بە شیعە. لەم ڕۆ نووسەری زەیل لاپەڕەهەژدە ئەڵێ شاع عەباسی بەهەشتی خان ئەحمەدخانی کوڕی هەڵۆخانی چەند ساڵێک بە نەریتی قزڵباشی پەروەردە کرد و بە جلوبەرگ و ناز و نیعمەت لە دابوو شوێنی کوردی و عەشیرەیی دووری خستەوە. دوای ئەوە خستێ سەرڕەسم و ڕێگای قزڵباشی. بە نەزەری شاهانە چاوی لێ کرد و یەکێ لە پەردەنشینانی حارەمسەرای شاهی شانازی پێبەخشی. نووسەری سەیریش چیرۆکێکی تری هەڵۆخان ئەجێڕێتەوە کە دیارە بیستوێتی و ئەڵێ لەسەر دینی ئیسلام و مەزەبی ئەهلی سوننەت و جەماعەت بوو. تەعەسسوبێکی تەواوی لەگەڵ گروهی 12 ئیمامی هەبوو. هەرگیز ڕێگەی نەئەدان بێنە وڵاتەکەیەوە کە بیستی خان ئەحمەدخان خوشکی شای هێنا و تاقمێ قزڵباشی لەگەڵ خۆی هێناوە وتی ئینا لیلە و ئینا ئیلەیهی ڕاجعون. زۆر ناخەیانێ کە دەعوەتی ڕافیزی لە کوردستاندا بڵاوە بێتەوە. نووسەری توحفەش ئەجێڕێتەوە کە لە کۆڕێکدا هەڵۆخان بە تووڕێیەوە ڕووی کردوتە خان ئەحمەد و نزای لێ کردووە و توێتی ڕۆڵە جوانە مەرگ بی وا کە پێ قزڵباشت هێنایە ناو مەملەکەتی کوردستانەوە. ناکۆچی شیعە سوننە لەو سەردەمەدا زۆر توندوتیژ و یەکێ لە گرنگترین بیانۆکانی شەڕوشۆڕی نێوان ڕۆم و عەجەم بووە. ئێران مانی خۆی لە پەیڕەوی مەزەبی شیعە و عوسمانی مانی خۆی لە پەیڕەوی مەزەبی سوننەدا دیوە. گۆڕینی مەزەب بە ناوی میرەکانی شەوە دیارە: کەلب عەلی، عەلی قولی، عەباس قولی، حەسەن عەلی، ڕەزا قولی کە هەموو ناوی شیعەن. گلدانەوەی میرە گومان لێکرا و سەرکێشەکانی ئەردەڵان لە پایتەختدا. مێژوونووسەکانی ئەردەڵان لۆب 4850، مەستورە 4750، حەدیقا 130، توحفە 110 111. دەربارەی ناردنی هەڵۆخان بە ژیراوی بۆ دەرباری شاع عەباس بە کەمێک جیاوازیەوە هەمویان یەک چیرۆک ئەجێڕنەوە. شاع عەباس کە هاتە سەرتەخت دەسەڵاتی ناوەندی دەرباری سەفەوی لەو پەڕیراوازیدا بوو، بەڵام بە شوێنەیی هێزی تێجێڕایەوە و دەسەڵاتی بەسەرسەران سەری ئەرزی ئێراندا پەیدا کردەوە و گەورە و دەسەڵاتدارە خۆجیەکانی هێنایەوە ژێرباری فەرمانبەری. هەڵۆخان یەکێ بوو لەوانەی گوێنەدا بۆ شاع عەباس و نەچووبوو بۆ لای و لە شەڕ و لەشکرکێشەکانیشیدا بەشداری نەکردبوو. دوای ناردنی خان ئەحمەدخانی کوڕیشی بە بارمتا پەیوەندیان هەر بەم جۆرە مابووەوە. شاع عەباس داوای لە خان ئەحمەدخان کرد بگەڕێتەوە کوردستان، خۆی کاروباری وڵات بگرێتە دەست و باوکی بۆ لای ئەم بنێرێ. خان ئەحمەد بە خەڵات و بەراتەوە گەڕایەوە بۆ کوردستان و کەوتە دڵنەوایی و ڕاکێشانی خەڵک. هەڵۆخان بۆ ڕێزلێنانی کوڕەکەی کۆڕی میوانداری ڕێخست، فەرمانیدا مێوژ و گوێزێکی زۆریان هێنا و بەسەر دانیشتوانی کۆڕەکەدا دابەشیان کرد. مشتیە مێوژ و دوو مشت گوێز و دوو بەردیان لە بەردەم هەریەکێکیان دانا. بەردەکان بۆ شکاندنی گوێزەکان بوو. خان ئەحمەد ئەم سفرە و خوان و ئەم میوانداری بە سوکایەتی ئەزانی بۆ خۆی، بە تایبەتی کە ئەم ماوەیەکی درێژی لە ناو شارستانێتی قزڵباشدا بەسەر بردبوو. کەسانی بێگانەی بۆ ئەم سەفەرە لەگەڵ خۆی هێنابوو. ناردی لە ناو بارەکانی خۆیدا قوتووی ڕەنجینی پڕ لە حەلەویات و شیرینی جۆراوجۆری هێنایە کۆڕەکەوە. هەڵۆخان لەمە زۆر تووڕە ئەبێ، بە خان ئەحمەدخان ئەڵێ بەم شیرینیە ژیانی منت تاڵ کرد و کاروباری کوردستانت گەیاندە جێکی زۆر خراپ. بە تووڕێیەوە لە کۆڕەکە هەڵ ئەستێ و ئەچێتە ناو قەڵای حەسەناواوە و دەرگاکانی لە ڕوودا دائەخا. خان ئەحمەدخان گەماروی قەڵاکەیدا، بەڵام نەیتوانی بیگرێ تا دایکی پاسەوانەکانی قەڵای هەڵفریواند و مەلا یعقوبی ناردە لای خان ئەحمەد و شوێنێکی بۆ دیاری کرد کە نیوە شەو لەو شوێنەوە بێتە ناو قەڵاوە. هەڵۆخان پێ ئەزانێ و لە گەڕانەوەدا مەلا یعقوب ئەگرێ و بڕیار ئەدا لەسەر ئەم خیانەتە کە ڕۆژ بووەوە بیکوژێ. هەمان شەو خان ئەحمەد دەرگای قەڵای بۆ ئەکرێتەوە و ئەچێتە ناوی. هەڵۆخانی باوشی ئەگرێ و ڕەوانەی ئەسفەهانیەکە، مەلا یعقوبیش ئازادەکە. مەلا یعقوب کە بە تەمای مردن بوو بە جۆرێکی چاوەڕێنەکراوبەر بوو، لەو کاتەوە ئیتر کە یەکی ئەکەوێتە بەر هەڕەشەی مەترسی مردنەوە هاوار ئەکا خوای مەلا یعقوب ڕزگارم کە. ئەمە بووە بە پەند و کەوتۆتە سەر زار. ئەم نەریتانە کە بنەماڵی ئەردەڵانی بە شاهەکانی ئێران و ئەبەستەوە ئەگەرچی لە سەردەمی شاع عەباسدا داهێنران، بەڵام دوای نەمانی زنجیرەی سەفەویش لە دەرباری ئەفشار، زەن، قاجاردا پەیڕەویەکرا. سەرنجامی هەڵۆخان. شاع عەباس لە هەڵۆخانی ئەردەڵان درو دۆنگ بوو، چونکە بۆ دەربڕینی دڵسۆزی و فەرمانبەری هەرگیز نەچوو بۆ لای و لە لەشکرکێشیەکانیدا بەشداری نەکردبوو. بە بیانووی ئەوەی هەڵۆخان لەبەر پیری کەنەفت بووە و لە ناو عەشایردا دەسەڵاتی نەماوە، خان ئەحمەدخانی کوڕی کە هەر لە مناڵیەوە لە دەرباری شادا پەروەردە کرابوو ناردەوە بۆ کوردستان بۆ ئەوەی ئەم لە جێگەی باوکی ببێ بەوالی ئەردەڵان. هەڵۆخان ئەمەی پێخۆش نەبوو، بەخۆشی ئامادە نەبوو کاروباری وڵاتی تەسلیم بکە. مێژوونووسی سەفەوی ئەم لاملی هەڵۆخان بە جۆرێک و مێژوونووسەکانی ئەردەڵانیش بە جۆرێکی تری لێگەدەنەوە. عالەمارە 926 ئەڵێ
بە پێی سروشتی مرۆڤ کە تا ئەمرێ ئامادەنیە دەست لە ماڵ و موڵکی دنیا و پلە و پایە و دەسەڵات هەڵبگرێ، کاروباری وڵاتی تەسلیمی خان ئەحمەدی کوڕی نەکرد. مێژوونووسەکانی ئەردەڵانیش ئەڵێن خان ئەحمەد خان ڕەفتاری کوردی و عەشیرەتی گۆڕی بوو بە ڕەفتاری قزڵباش و هەڵۆخان ئەترسا سربەخۆیی وڵاتەکەی بەهۆی ئەمەوە لەناو بچێ. خان ئەحمەد ساڵی 1026 دوای ئەوەی بە شەڕوشۆر هەڵۆخانی باوکی شکاند و ناچاری کرد بکشێتەوە قەڵای حەسەناوە، بە یارمەتی دایکی بە فێڵ قەڵای حەسەناوە و لە ناو قەڵاکەیشدا باوکی گرت و بە گیراوی ڕەوانی ئەسفەهانی کرد و خۆی کاروباری ئەردەڵانی گرتە دەست. عالەمارە 926، لوب 4950، مەستورە 4849، حەدیقە 130-131، توحفە 110-111. هەڵۆخان لەو کاتەدا وەکو عالەمارە 927 ئەڵێ تەمەنی لە 80 تێپەڕی بوو، بەڵام بە 70 ساڵە چوو. شابڕیاریدا پاژماوەی ژیانی لە سەڵتەنەتخانەی ئەسفەهان بەسەربەرێ. بە قسەی مێژوونووسەکانی ئەردەڵان شا عەباس ڕێزی زۆری لە هەڵۆخان گرتووە. قازی مەلا شەریف ئەڵێ هەتا مر لە ئەسفەهان گلدرایەوە، بەڵام خەسرەوبەگ ئەڵێ پاش ماوەیەک ڕێگە درا بگەڕێتەوە کوردستان بەو مەرجەی دەست نەخاتە ناو کاروباری ئەمارەتەکەوە. مەستورە هەردوو قسەی جێراوەتەوە بێ ئەوەی ڕێی خۆی بدا و ئەڵێ خوا خۆی باشتری ئەزانێ. نووسەرانی حەدیقە و توحفە قسەکەی خەسرەو بەجیان و تۆتەوە و ئەوەندەیان لێ زیاد کردووە کە دوای 6 مانگ بەڕێز و سەربەرزیەوە ڕێگەی گەڕانەوەی دراوە. بەڵام عالم ئارای عەباسی 1007 مەسەلەکەی بەچاچی ڕوون کردوێتەوە و لە ناو ڕووداوەکانی ساڵی 1036 دانووسیوێتی هەڵۆخان لە میرەکانی زەمانی شابوو. بەو جۆرەی کە پێشتر باسکرا مەملەکەتی میراتی بە خان ئەحمەد خانی کوڕی سپارد، بە پێی فەرمان لە ئەسفەهان دانیشت بوو. تەمەنی لە 90 تێپەڕی بوو. لەم ساڵەدا بێ ئەوەی نەخۆش بکەوێ کتۆپڕ مرد. لێرەدا چەند پرسیارێ دێتە پێشەوە. تۆ بڵێ مێژوونووسەکانی ئەردەڵان عالم ئارای عەباسیان نەخوێند بێتەوە کە یەکێ لە بەناوبانگترینی مێژووەکانی ئەوسای ئێرانە و نووسەرەکەشی ڕووداونووسی ڕەسمی شا عەباس و هاوزەمانی ڕووداوەکە بووە، یان خوێندویانەتەوە بەڵام باوەڕیان بە جێڕانەوەکەی ئەو نەکردووە، یاخود بۆ مەبەستێکی سیاسی ئەبێ ئەم ڕووداوەیان گۆڕی بێ. خان ئەحمەد خانی یەکەم 1025-1046 سەردەمی ژیان و حکومڕانی خان ئەحمەد خان سەردەمێکی نائارام و ئاڵۆز و پڕشەڕ و شۆڕ بووە. لەلایەکەوە شەڕ و شۆڕی ڕۆم و عەجەم و لەشکرکێشی یەک لە دوای یەک، لەلایەکی ترەوە نائارامی هەلومەرجی ژیانی تایبەتی خۆی، خیانەتی خات و کڵاوزەری هاوسەری، بەشداری لەشکرکێشی بۆ سەر بەغداد و کەرکووک و مووسڵ، شێتبوونی، کوێرکردنی کوڕەکەی، هەڵگەڕانەوەی لە دەرباری سەفەوی، پەنابردنی بۆ عوسمانی، شکانی لە دەشتی مەریوان. بێگومان خان ئەحمەد خان یەکێ بۆ لە خانە هەرە گەورەکانی ئەردەڵان و دەورێکی گرنگی لە ڕووداوەکانی ئەردەڵان و ناوچەکەدا جێراوە. مێژوونووسەکانی ئەردەڵان هەمویان بە ڕێزێکی زۆرەوە چەندین لاپەڕی مێژوەکانیان بۆ باسی سەروەریەکانی تەرخان کردووە، بەڵام زنجیرەی ڕووداوەکانیان لێ تێکەڵاو بووە. درێژیان بە هەندێک ڕووداوی بچووک و بێبایەغدا و هەندێک ڕووداوی گرنگ و کاریگەریان فەرامۆژ یان بە کورتی جێڕاوەتەوە. لێرەدا بە یارمەتی ئەوان و هەندێک سەرچاوی مێژووی تر هەوڵ ئەدەم سەر لە نوێ ڕووداوەکان دابڕێژمەوە. شاعیرێکی ئەو سەردەما ڕووداوە گرنگەکانی ژیانی خان ئەحمەد خانی بە حسابی ئەبجەدی بە وردی بە 5 وشە لە 4 بەیتی فارسیدا کورد کردوێتەوە ئەڵێ خانی کوردەکان واتە خان ئەحمەد، ساڵی بەخت لە نەبوون هاتە دەرێ، ساڵی بەختی کەچ فەرمانی حکومڕانی وەرگرت و لە غەڵەتدا گەوج و شێت بوو، لە ناو غەمدا چاک بووە، لە جاران زیاتر دەسەڵاتی پەیدا کرد، ساڵی غەمەکان شکاندیان و لەم زەمانە دوونە دەرچووە دەرێ. پەلاماردانی موکری و بڵباس. پێچی خان ئەحمەد خان سەرەتای فراوانخوازی قەڵەمڕەوەکەی بە لەشکرکێشی بۆ سەر موکری و بڵباس دەست پێ کرد بێ. لەم هێرشەدا بێبەزەیانە کەوتۆتە ڕاونان و کوشتن و تاڵانکردنیان. ئێلەکانی موکری و بڵباز لەو ئێرانە بوون کە بە درێژایی سەردەمی سەفەوی لەگەڵ دەسەڵاتی قزڵباشدا لە ململانێدا بوون. چەندین جار کەوتونەتە بەر هێرشی خوێناوی قەتڵ و عام و تاڵانی سەر و ماڵ. یەکێ لەو هێرشە خوێناویانە لە ساڵی 1019دا شا عەباس خۆی سەرکردایەتی کردووە کە مەلا جەلالی مونەجیم بە درێژی جێڕاوێتەوە. خان ئەحمەد خانیش کە پەروەردەی دەرباری شا عەباس و دڵسۆزی گوێڕایالی بێچەنوچوونی بووە، دوور نییە هێرشەکانی ئەمیش درێژە کێشانی هێرشەکانی ئەو بوو بێ. بڕوانە مەلا جەلالەدین مونەجم، تاریخ عەباسی یا ڕۆزنامە مەلا جەلال بە کۆشش سەیفوڵڵا وەحیدنیا، تەهران 1366. داگیرکردنی بەغداد. بەکر یەکێ لە ئینکشاریەکانی بەغداد کە گەیشت بووە پلەی سوباشی دەسەڵاتی زیادی کردبوو، چاوی بڕی بووە ئەوەی ببێتە پاشای بەغداد. لە پیلانێکی شێوە کودەتاییدا پاشای کوشت و ناحەزەکانی تری لەناو برد. داوای لە بابی عالی کرد خۆی بکەن بە پاشای بەغداد. بابی عالی کەسێکی تری دانا بە پاشا و تا گەیشتنی ئەویش کەسێکیان نار کاروباری بەغداد وەربگرێ تا وەزیری تازاگات. بەکر ئەمیشی کوشت.
فەرماندرا بە حافظ ئەحمەد پاشای والی دیاربەکر والی تازە بباتە سەر شوێنەکەی. ئەمیش هێزەکانی پاشاکانی دیاربەکر، مووسڵ، مەرعەش و سیواسی کۆ کردە و بە ڕێگای مووسڵ و کەرکووکدا بەرەو بەغداد چوو. لە سەروی شاردا نزیک عەزەمیە بارگەی خست. دانووساندنی نێوان بەکر و حافظ بە ئەنجام نەگەیشت، چونکە بەکر سوور بوو لەسەر ئەوەی فەرمانی پاشایەتی بەغدادی بۆ دەربچێ. چەند شەڕێ لە نێوان هێزەکانی بەکر و حافظدا بوو، بێ ئەوەی هێزەکانی حافظ هیچ سەرکەوتنیە بەدەست بێنن. بەکر کلیلی شاری بەغدادی بۆ شەعەباز نرد و داوای یارمەتی لێکرد. شەعەباز ئەم هەلەی بە دەرفەت زانی بۆ ئەوەی عێراق و پیرۆزگاکانی بگرێت. دەست بە جێفەرمانی بۆ حاکمەکانی سەرسنوور لەوانە حاکمی ئەردەڵان کە ئەوسا خان ئەحمەد خان بوو دەرکرد بە سەرکردایەتی حاکمی هەمەدان کۆ ببنەوە و بچن بۆ یارمەتیدانی بەکر سوباشی. هێزێکی گەورەی ئێران بە سەرکردایەتی قەرجغای خان گەیشتە شارەبان. لەوێوە هەواڵیان بۆ سەرداری عوسمانی نرد لەبەر ئەوەی بەغداد بۆتە شارێکی ئێرانی و بۆ ئەوەی ئاشتی لە نێوان ئەم و دوو میللەتدا دابین ببێ داوایان لێکرد ئەو ناوچەیە چۆڵ بکات. لێشاوی هێزی ئێرانی بەڕێگاوە بوو. حافظ پاشا بەرەو دوا کشایەوە مووسڵ. قەرچغای خان گەیشتە بندیواری بەغداد و داوای خۆبەدەستەوەدانی لە بەکر کرد. بەکر ملی نەدا. شەعەباز لە هاوینی 1623دا گەیشتە بەغداد. گەمارۆدانی بەغداد پێی نایە مانجی سێمەوە و پارێزەرانی قەڵاو دیوارەکان وریان بەردا و محەممەدی کوڕی بەکر بەنیهێنی لەگەڵ شاپێگات شاری بەدەستەوە بدا بۆ مەرجەی ژیانی پارێزێ. شەوی 28 تشرینی دووەمی 1623 سەربازی ئێرانی چوونە ناو بەغدادەوە و لە بەیانیدا لە منارە و سەربانی شوێنە بەرزەکانەوە شەیپوری سەرکەوتنی شای ئێران لێدرا. بەکر گیرا و بە بەرچاوی محەممەدی کوڕیەوە بە ئاشکەنجە کوژرا. هەموو سەربازەکانی عوسمانی و ژمارەیەکی زۆر سوننە گیران و دەوڵەمەندەکان خرانە ژێر ئەشکەنجەوە. شا ئەیویست هیچ سوننەیەک بە زیندوێتی نەمێنێ. گۆڕخانەکانی ئەبوو حەنیفە و شێخ عەبدولقادری گەیلانی ڕوخێنران و زۆری مزگەوت و قوتابخانەکان کرانە تەویلە. بە هەزاران ژن و مناڵ بە دیلی نێردرانە ئێران و فرۆشران و جارێکی کە وڵاتەکەی خۆیان نەبینیەوە. شەعەباز دوای ئەوەی زیارەتی پیرۆزگاکانی کرد و سەیف قۆلی خانی بە حاکمی بەغداد دانا خۆی گەڕایەوە ئێران و قەرچغای خان چووە سەر ویلایەتەکانی مووسڵ و شارەزور. ئەوێشیان گرت. لۆنگریک 76-80. هەندێک لە مێژوو نووسەکانی ئەردەڵان عاتیفە هەڵیگرتوون و ئەم سەرکەوتنە جەنجیە گرتنی بەغداد و کەرکووک و مووسڵیان بە پاڵ خان ئەحمەد خان داوە. لوب 60-61، مەستورە 50-58، حەدیقە 133، توحفە 116-117. بێگومان خان ئەحمەد خان لە لەشکرکێشەکانی ئێراندا بۆ سەر عێراق بەشداریشی کاریگەری کردووە و بە سوپای کوردستانەوە لەو لەشکرەدا کە بە سەرکردایەتی شەعەباز شاری بەغدادی گرت و لەو لەشکرەدا کە بە سەرکردایەتی قەرچغای خان مووسڵ و کەرکووکی گرت بەشدار بووە. بەڵام نەخان ئەحمەد بە تەنیا قارەمانی ئەم سەرکەوتنە بووە و نەهێزەکەیشی هێزی سەرەکی شەڕەکان بووە. ئەمیژەکێ بۆ لەو سەدان میر و سەردارانەی کە لە سەرانسەری ئێرانەوە لەگەڵ شەعەباز هاتبوون بۆ گرتنی بەغداد و هێزەکەیشی جۆگەیەکی بچووکی دەریای ئەو لەشکرە گەورەیە بووە. مێژوو نووسەکانی ئەردەڵان درێژە بە لەشکرکێشەکانی خان ئەحمەد خان ئەدەن و ئەڵێن چووە سەر ڕەواندز، حەریر، کۆیا، ئامێدی و بۆ هەرێکێ لەم شارانە حاکمێکی لە بن ئامۆزاکانی کوڕونەوەکانی بارانبەجی کوڕی سورخابەک کە کەشمەکەشمی ڕۆژگار بێدەسەڵاتی کردبوون دانا. هەروەها مووسڵی گرت و چووە سەر یەزیدەکان کوشتاری زۆری لێکردن و تاڵانی کردن. ئەم سەفەرەوە کولوب لە لاپەڕەشەستوێکدا ئەڵێ 7 ساڵ و 3 مانجی خایاندووە. هەرچەندە ئەم هەواڵانە زۆریان پیۆنراوە، بەڵام ئەبێ لەو ساڵانەدا بوو بێ کە بەغداد و مووسڵ و کەرکووک گیراوە و دەسەڵاتی عوسمانی لە عێراقدا نەماوە و عێراق بۆتە بەشێکی قەڵەمڕەوی ئیمپراتۆریەتی فراوانی سەفەوی. لەو ساڵانەدا خان ئەحمەد خان جگە لەوەی والی ئەردەڵان بووە بەگلەربەجی شارە زوریش بووە. قەڵەمڕەوی ئەردەڵان لە هیچ سەردەمێکدا نەپێش ئەم و نەدوای ئەم بە ئەندازی ئەم سەردەمەی خان ئەحمەد خان فراوان نەبووە. خان ئەحمەد خان ساڵانی 1939-1940 تووشی نەخۆشی عەقڵی بووە. نەخۆشینەکەی ئەوەندە سەخت بووە گەورە پیاوانی ئەردەڵان ناچار بوون لە ژوورێکی تەنیادا بە زنجیرکراوی زیندانی بکەن. عالم ئاراژ لە ڕووداوەکانی ساڵی 1939دا لەم بارەیەوە ئەڵێ خان ئەحمەد خان کە لە خاسانی حەریمی عیزەت و پەروەردەکراوەکانی ئەم دەوڵەتە بوو بە پێی فەرمانی شا والی گوێلێگیرایی تایەفەکانی ئەردەڵان بوو. لەم کاتەدا تووشی نەخۆشی نێبوو نەیەتوانی کاروباری وڵات بەڕێوەبات لەبەر ئەوەی پشت بە میری مەمونی برای نەئەبەسرا و گومانی لێ ئەکرابی کوژێ کاربەدەستانی دەوڵەت بە چاکیان نەزانی لەوێ بمێنێتەوە هێنانە دەربار بۆ ئەوەی پزیشکەکانی شا تیماری بکەن. نەخۆشکەوتنی خان ئەحمەد خان هاوزەمان بوو لەگەڵ چەند ڕووداوی گرنگدا. مردنی شەعەباز 1939 هاتنی شای سەفەوی بۆ سەرتەخت و هێرشی گەورە و فراوانی خوسرە و پاشای سەرداری عوسمانی بۆ سەر مووسڵ و شارەزور و ئەردەڵان و هەمەدان. داگیرکردنی ئەردەڵان
عێراق و پیرۆزگاکانی بۆ دەوڵەتی عوسمانی گرنگێکی گەورەی هەبوو، بە تایبەتی لە ڕووی معنەویەوە، لەبەر ئەوە نەی ئەتوانی وازی لێبهێنێ. چەند جارێ لەشکری ناردەسەری سەرکەوتوو نەبوو. لۆنگری لە 1970 بە یارمەتی سەرچاو عوسمانیەکان دەنگ و باسی لەشکرکێشێکی گەورەی عوسمانی بۆ سەر مەڵبەندی ئەردەڵان ئەجێڕێتەوە کە خوسرەوبەگ و مەستورە لێ بێدەنگ بوون و حەدیقە و توحفەش بردویانەتە سەردەمی حکومڕانی سلێمانخانی کوڕی عەلەمەدین. خوسرەو پاشا لە ئایاری 1629دا بە لەشکرێکی گەورەوە بەرەو عێراق بۆ ئازادکردنی بەغداد کەوتە ڕێ. بەسەر قۆنیە و حەڵەب و دیاربەکردا گەیشتە مووسڵ. ئەو وەرزەی ساڵ زۆر سەخت بوو. لە هەندێک شوێن بەفری زۆر و لە ناوەڕاستی عێراقدا بارانێکی زۆر باری. پیرەکانی وڵات بە درێژایی تەمەنیان بارانی وا زۆریان لە مووسڵ نەدیبوو. ڕێگەوبانەکان هەمووی بووبوون بە قوڕ و چڵپاو. لەبەرەوە پەلاماردانی بەغدادیان لەو هەلومەرجەدا بە باش نەزانی. هێزەکە لە زەی گەورە پەڕیەوە بە نیازی ئەوەی پەلاماری خواروی عێراق و ڕۆژەڵاتدا. لە نزیک هەولێر ئەنجومەنێکی جەنجیان بەست. حاکمە ئێرانەکانی هەولێر و کەرکووک هەڵاتن بۆ بەغداد. هەموو سەرکردەکانی سوپا و سەرۆکی تیمارەکان و بەگەکانی کورد و شێخەکانی عەرەب لەم ئەنجومەنەدا بەشدار بوون. دەرکەوت هێرش بەرەو خواروی عێراق بەهۆی قوڕ و چڵپاوی ڕێگە و مەترسی گوشاری دوژمنانەی ئەردەڵان لە پشتەوە لەکردن نایەک. بڕیار درایە کەمین هێرش بۆ سەر شارەزور بکرێ بۆ پاکردنەوەی لەلایەنگرانی ئێران. ئەو کاتێشتا خان ئەحمەد خان والی ئەردەڵان و بەندەی دڵسۆزی شابوو، بەڵام خۆی نەخۆش و لەناو خزمەکانیشیدا زۆری تێدا بوو لایەنگری ئیمپراتۆریەتی عوسمانی و سون نەبوون کە ئۆردوی ڕۆم لە کەرکووکەوە بەرەو ڕۆژەڵات کشا زۆر لە بەگەکانی ئەردەڵان و 20 خانی کورد بۆ دەزماچکردنی وەزیر ئامادە بوون. سوپای عوسمانی لە بەردەم توولەڕی شاخەکانی هەوراماندا لە گوڵعنبەر خورماڵ ڕاوەستا و سەرکردەکانی ئەنجومەنێکی جەنجی گرنجیان بەست. بڕیاریاندا ئەو قەڵاکۆنە ئاوا بکەنەوە کە سوڵتان سلێمانی قانونی کاتی خۆی لەسەر سنوور دروستی کردبوو. دوای ئەو شەعەباز ڕوخاندبووی. پاش حەو هەفتەکاری سەخت قەڵاکەیان دروست کردەوە. اینجا خوسرەو پاشا پێشەنجی هێزەکانی ناردەسەر وڵاتی ئەردەڵان. یەکەم ئامانجیان قەڵای مەریوان بوو. گرتیان و هێزێکی پارێزگاریان لێدانا. هێشتا هێزی سەرەکی عوسمانی لە شارەزور چاوەڕوان بوو. زەینەڵخانی شاملۆ و سەرکردەی گشتی هێزەکانی ئێران لە هەمەدانەوە بە خێرایی جمی بە تەماب و ڕاستەوخۆ هەڵبکتێتە سەر شارەزور کە بنکەی ئۆردوی ڕۆمی لێبوو. سوپای قەزڵباش و ئۆردوی ڕۆم لە دەشتی مەریوان بەرەنگای یەک بوون. لە سوپای قەزڵباش چەند هەزار کەس کوژرا و زەینەڵخان بە شکاوی گەڕایە ئۆردوگای شاسەفی. شا لەسەر ئەم شکانە لەسەری زەینەڵخانیدا و ڕۆستەمخانی لە جێگەی ئەو کردە سوپا سالار. لۆنگریگ نووسیوێتی کە خان ئەحمەد خان لەم لەشکرکێشیەدا لەگەڵ زەینەڵخان بووە. ئەمە جێگەی گومانە، چونکە لەو کاتە داباری تەندروستی خان ئەحمەد خان بەڕادەیە خراپ بووە، تین و توانی بەشداری تێدا نەبووە. ڕەنگە ئەوەی بەشدار بووە سلێمانخانی کوڕی میر عەلەمەدین بووبێ کە یەکێ لە نزیکەکانی شاسەفەوی و دواتریش لە جێگەی خان ئەحمەد خان کراوە بە والی ئەردەڵان. ڕەنگە هەر لەبەر ئەوەش بێ نووسەرانی حەدیقە و توحفە لە ژیاننامەی ئەودا جێڕاویانەتەوە. دوام سەرکەوتنە خوسرەو پاشا چوە ناو خاچی ئەردەڵانەوە. قەڵای حەسەناوای گرت و زۆری لێ کوشتن و تاڵانی کرد. لە حوزەیرانی 1630 بەرامبەر 1040دا گەیشتە هەمەدان. 6 ڕۆژ کوشتاریان تێدا کرد و شارەکەیان تاڵان و وێران کرد و گەیشتنە دەرگەزیێن و ئەوێشیان وێران کرد. لە ئەنجومەنێکی جەنجیدا سەرکردەکانی ئۆردوی عوسمانی بڕیاریاندا بەرەو بەغداد بگەڕێنەوە. بە تایبەتی ئیتر کە هاوینیشدا هاتبوو ئەو وەرزەی عێراق لەبار بوو بۆ لەشکرکێشی. ئۆردوی ڕۆم ڕووی بەرەو ڕۆژئاوا وەرجێڕا بەلوڕستاندا گەڕایەوە دەشتی دیالە و لە تشرینی دووەمدا دەوری بەغدادیدا. گەمارۆدانەکە سەرکەوتوو نەبوو. خوسرەو پاشا بڕیاری کشانەوەیدا لە ڕۆژانی یەکەمی ساڵی 1631دا گەیشتە مووسڵ. ساڵی 1041 بەرامبەر 1631 خان ئەحمەد خان لە نەخۆشینەکەی هەستایەوە و هەر ئەو ساڵە بە هێزێکی ئێرانیەوە بەرەو شارەزور بەڕێکەوت و هێزەکانی ئەردەڵانیش دایانە پاڵی. هەموو ئەو شوێن و قەڵایانەی شارەزوری گرتەوە کە ساڵی پێشوو لەشکری عوسمانی گرتبوونی. ناوچەکە هاتەوە ژێردەستی خۆی. 5 لەو پاشایانەی لەم ناوچەیەدا دانرابوون و خان ئەحمەد خان لەم هێرشەدا ڕاوی نابوون هەڵاتن بۆ مووسڵ. لەسەر ئەم هەڵاتنە هەر 5 کوشتن. زەیل عالەمارە 59 لۆنگریگ 90. سەرنجامی خان ئەحمەد خان سوورخابی کوڕی خان ئەحمەد خان کە وەکو زێلی شەرەفنامە لاپەڕە 19 ئەڵێ کە بنەچەکەی دەگەڕایەوە بۆ پەردەنشینانی حەرەمسەرای شاهی لە زمانی شەعەباسەوە لە ئەسفەهان لە دەرباری سەفەویدا بۆ پەروەردەکردن ڕاگیرا بوو. شاسەفی دڵی لێ پیس کرد و چاوی دەرهێنا. ئەم هەواڵە خان ئەحمەد خانی هەژان بە قسەی زێل عالم ئارا 1970 ساڵی 1046 لە ئێران هەڵگەڕایەوە و پەنای بۆ دەوڵەتی عوسمانی برد. لەم کاتەدا لە نێوان ڕۆم و عەجەمدا هێشتا بارودۆخی جەنگ بەردەوام بوو. هێزێکیان بۆ یارمەتیداندا بە خان ئەحمەد خان. هێزێکی ئێرانی لە دەشتی مەریوان هاتە سەر ئەم هێزەی لەگەڵ خان ئەحمەد خان بوو. شەڕ بە قازانجی ئێران بەلادا کەوت. لەشکری ڕۆم و خان ئەحمەد خان شکان 1046.
خان ئەحمەد خان بەشکاوی کشایەوە چووە مووسڵ. هەر لەو ساڵەدا لە تەمەنی 44 ساڵیدا بە ئاوارەیی لە مووسڵ جوانەمەرگ و لە نەبی یونس بە خاک سپێررا. لۆب لاپەڕە 63-66. بەم پێ ئەو هەواڵەی حەدیقە لاپەڕە 134 و توحفە لاپەڕە 120 ئەیجێڕنەوە کە گوایە خان ئەحمەد خان کرماشان هەمەدان ورمی هێناوتە ژێردەستی خۆی و حاکمەکانی قزڵباشی لێ دەرکردن و هی خۆی لە جێگەی داناون و سوڵتانی عوسمانیش ویلایەتەکانی مووسڵ و کەرکووکی پێبەخشیوە ماوەی 7 ساڵ بەسەر بەخۆی حکومڕانی کردووە و لە مینبەری مزگەوتەکاندا خوتبە بە ناوی ئەمەوە خوێندراوەتەوە و سکەی پاری بە ناوی خۆیەوە لێداوە لە هیچ سەرچاوەیەکدا تەنانەت لە مێژوەکانی خەسرەوبەگ و مەستورێشدا پشتیوانی لەم چیرۆکانە نەکراوە لەبەر ئەوە دوور نییە هەڵبەستی خەیاڵی خۆیان بێ. محەممەد خان کوڕی خوسرەو خان ئەگەرچی خوسرەو خانی باوکی بە فەرمانی شاه سلێمان کوژرابوو بەڵام خۆی لە دەستگای سەفەویدا لە ئەسفەهان مابووە. شاه سوڵتان حسێن کە هاتە سەرتەخت محەممەد خانی لە جێگەی خان ئەحمەد خان کرد بە والی و ڕەوانەی کوردستانی کردەوە. بژانەوەی میرایەتی بابان لە سەردەمی ئەمدا میرایەتی بابان سەر لە نوێبژایەوە و وەکو هێزێکی کاریگەر لە ڕووداوەکانی ناوچەکە داهاتە مەیدانەوە. سلێمان بەبا ناوچەکانی مەرگا، شارباژێر، قەرەداغی هێنا بۆ ژێر دەسەڵاتی خۆیەوە و هێزێکی گەورە و دەستگایکی زلی پێکەوە نابوو. لەو ماوەیەدا قاتوقڕی و برسێتێکی کوشندە لە بەغداد بڵاو بووەوە. سلێمان بەبە لەگەڵ دلاوەری متەسەڕیفی شارەزووردا بوو بە شەڕی. دلاوەر کوژرا و سلێمان بەبە کەرکووکی گرت کە ناوەندی ویلایەتی شارەزوور بوو. والی بەغداد بە گفتوگەف ویستی بهێنێتەوە ژێرباری فەرمانبەری، کەڵکی نەبوو، هێزی ناردە سەری ئەویش چاری نەکرد. لە هەوڵی فراوانخوازیدا سلێمان پەلاماری قەڵەمڕەوی ئەردەڵانیدا، هەورامان، مەریوان، بانا، سەقزی گرت. محەممەد خانچاری هێرشی سلێمان بەبەی پێ نەکرا. شاه سوڵتان حسێنی سەفەوی نامەی شکاتی بۆ سوڵتانی عوسمانی نرد و لە هەمان کاتدا لەشکرێکی گەورەی بە سەرکردایەتی عەباس قولی خانی زیاد ئۆغڵی قاجار ناردە سەری لە دەشتی مەریوان لێکیاندا. دوای شەڕێکی خوێناوی سەرداری قزڵباش سەرکەوت و سلێمان بەبە بە تێکشکاوی کشایەوە. لۆب لاپەڕە 74. ئەم هێرشی سلێمان بوو بەهۆی هەڵتەکاندنی دەسەڵاتی محەممەد خان و دوورخستنەوەی میرەکانی ئەردەڵان تا چەندین ساڵ لە کاروباری کوردستان.